ئێمە غەمبارین وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان بە لە دەستدانی جەنابی مام جەلال وەکو کەسایەتێکی سیاسی کوردستانی عێراقی ناوچەیی جیهانی بەڕاستی وەکو کورد زەرەرمان کرد لە دەستدانی کەسایەتێکی وەکو مام جەلال تابەت لەم قۆناغەدا کە ئێمە وەکو گەلی کوردستان زۆر پێویستیمان بە کەسێکی وەکو مام جەلالە کە لە سیاسەتدا لە نێو کووردا بەڕاستی کەمیوێنەیە ئەو گرفتانەی کە ئێستا وەکو کورد لە نێو خۆمانە هەمانە وەکو کوردیش لەگەڵ دەوروبەرمانە هەمانە جەنابی مام جەلال بەڕاستی کەمیوێنە بوو لە چارەسەرکردنی گرفتە نێوخۆیەکان لە نێو حزبە سیاسیەکان و چارەسەرکردنی گرفتەکانی کورد لەگەڵ دەوروبەر چونکە هەم کاریگەری لەسەر سەرکردە کوردستانەکان هەبوو بەڕاستی بەتابێت لەسەر خودی کاک مەسعود کاریگەری هەبوو و هەم کاک مەسعودیش ڕێزی لێ دەگرت پێمان وا بوو کە ئەو بواە ئەم گرفتانەی کە ئێستا لە نێوخۆی کوردستان هەمانە زۆرتر چارەسەر دەبوو ئەو گرفتانەیش کە لەگەڵ دەوروبەر بە هەندێک بڕاری خۆمان بۆمان دروست بووە و هەندێکی دیارە شۆڤێنێتی بەرامبەرمان ئەوانەیش هەر مام جەلال دەستی بوو لە چارەسەرکردن ئێمە ئەمانە دەرفەتە لە دەستدانی کەسایەتی وەکو مام جەلال وەکو کاک نوێشروان دەرفەتە بۆ ئێمە کە تەباینی خۆمان چاکەین و لەسەر ڕێبازی ئەوان دیارە لەو بوارانەیە کە ئەوان شارەزایی توانایان تێدا هەبووە.